BK4 سەرکەوتوو بین لەم ژیانی تاراوگەیەدا و ئێمەش کە پشتیوانیان بکەین بە دڵنیاییەوە لەگەنە شوێنی خۆیان شانەتی بۆ وڵاتی خۆمانە حکوومەتی خۆمانەوە دەکەوێت. ڕێکخراوی کۆمەڵی کوردی و نوخبەی کوردانی بەریتانیا کۆ کردوتەوە بۆ دیدارێکی تایبەت بە کۆمەلگای کوردی لە بەریتانیا و بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان کاروانی جەمال تاهر نوێنەری حکوومەتی کوردستان و جەوهەر نامیق قونسوڵی عێراق و سائر مەشهدانی جێگیری قونسوڵی عێراق و سەرباز بەرزنجی سەرۆکی شارەوانی لامبێس لەندەن. دیدارەکە بە وتاری هەریەک لە محەممەد بەرزنجی سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵی کوردی و دەست دێت بۆمان بکەن هاوکارمان بن پشتیوانمان بن و پشتیوانی ئەم پرۆژەیە بن بۆیە هەمومان یەک بین لەم وڵاتە. پارێزەر نەزاروەیسی سکرتێری کۆمەڵی کوردی دەستی پێکرد. چونکە ئەزانین کە هەریەک لە ئێوە بڕیارتان دواتر جەباردووکانی ناساندن و ئەرکەکانی ئەندامانی ڕێکخراوی کۆمەڵی کوردی کردە ئەستۆ. لە ڕاستیدا هەریەک لە ئێوەی بەڕێز توانایەکی زۆر گەورەی هەیە و من دڵنیام لە ئێمە زیاتر تواناتان هەیە. پاشان هەریەکە لە بەڕێزان کاروانی جەمال تاهر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرباز بەرزنجی سەرۆکی شارەوانی لامبێس لەندەن وتاری خۆیان پێشکەش کرد. ناو کۆمەلگای کوردی ئەوانیش ئەرکو بەرپرسیارەتەکەیان وەکو کاری ڕێکخراوی ئامانجە باڵەکانمان کەڵکیان لێبینی و دەنگی کاریگەر دروست بکەین. سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا و بەرپرسی پەشەکان بە وردی و دریشتی پرۆگرام و پرۆپۆزەلی کار و هەنگاوەکانیان خستە پێش چاو. ئەوانیش پاڵپشتێکی گرنگی ئەم پرۆژەی ئێمە بن لە ڕێگەی خۆیانەوە چۆن چیان لەدەست دێت بۆمان بکەن هاوکارمان بن پشتیوانمان بن و پشتیوانی ئەم پرۆژەیە بن بۆیە هەمومان یەک بین لەم وڵاتە. دەرەنجامی دیدارەکە لە پێکهێنانی ئەنجومەنێک پێک دێت کە لە چەند بوارێکدا کار دەکات و قەرارە لە کۆتایی ئەم ساڵدا سێکتەرەکان کۆنفرانس ئەنجام بدەن. ئەو سێکتەرانەش سێکتەری تەندروستی و سێکتەری بازرگانی و سێکتەری گەشەپێدانی مرۆی و سێکتەری پەروەردە و فێرکردن. پەروەردەیانەکەین وان لێ بکەین کە تواناکانیان و بەهرەکانیان بخەینە گەڕ بۆ BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.